ڕزان سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش من جەبار شێخانی ماتمەوە خزمەتان بۆ ڤیددیوەیەکی نوێ بەڕزان پێش ئەوەی کە دەست بە ڤیددیۆکە بکەین سەردانی پیجی جەبار شێخانی لە فەیسبوک بکەن بەم ناونیشانە و هەروەها سەردانی تیکتۆکی جەبار شێخانی بکەن بەم ناونیشانە و هەروەها سەردانی یوتیوبی جەبار شێخانی بکەن کە تەواوی ڤیددیۆکان لەوێ دانراوە بەم ناونیشانە. بەڕزان ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆکەین، باسی سویچکردنی ڤیزا. یعنی چی؟ یعنی تۆ بۆ نمونە بە ڤیزایەک دێتە بەریتانیا، لە بەریتانیا لە ڕێگەی یاساییەوە دەیگۆڕی بۆ جۆرە ڤیزایەکی تر. بۆ نمونە تۆ بە ڤیزای خوێندن دێتە بەریتانیا، چۆن ئەتوانی ئەم ڤیزە خوێندنە کەسێکە ڤیزای خوێندن وەرەگرێ بۆ ساڵێک، بۆ 2 ساڵ، بۆ 3 ساڵ، بۆ 4 ساڵ، بۆ ماوەی خوێندنەکەی هەرچەندێکە تۆ ئەتەوێت ئەم ڤیزای خوێندنە بگۆڕی بۆ ڤیزەیەکی تر بمێیتەوە لە بەریتانیا بمێیتەوە. یەکێک لەو گۆڕانکاریە ئەوەیە کە ئەیگۆڕی بە ڤیزای چی؟ بە ڤیزای کارکردن، واتە سویچی بکەی، بە ئینگلیزی پێوترێت سویچ. سویچی چی بکەی؟ سویچی ستودنت ڤیزا تو سکیل وەرکەر ڤیزا. باشە، دەست پێەکەین بە چی؟ دەست پێەکەین بە ئەوەی کە تەواوی ئەم زانیارانە ئێمە هەمیشە وتومانە لە ماڵپەڕی سەرەکی وەزارەتی ناوخۆی بەریتانیا gov.uk وەکو لە سەری سەرەوە ئەیبینن هەمیشە سەردانی ئەم ماڵپەڕە بکەن و سەردانی پارێزەری یاسایی بکەن. هەمیشە ئەم فۆرمانە لە ڕێگەی پارێزەری یاساییەوە و بە کەسانی ڕێگە پێدراو کە لە بواری ئیمیگرێشنە کارەکەن ئەم کارانە بسپێرنی. ئەگەر خۆت خوێندەوارێکی باش هەیە و دیکۆمنتەکان تەواو ئەزانیت و لەو بابەتانەتیەکە هێشتوانی خۆت بیکە، چونکە فۆرمەکە بە ئۆنلاینە و بۆ هەموو کەسێک دەتوانێت پڕی بکاتەوە، هەیە هاوکاریت بکە. بەڕێزان، جۆری گۆڕینی ڤیزا لە بەریتانیا، ڤیزای خوێندن بۆ ڤیزای ئیشکردن چەند مەرجێکی هەیە. باشە، یەکێک لەمانە کێ بۆی نییە، پێش ئەوەی کە باسیکەین کێ بۆی نییە سویچی ڤیزا بکە، ئەمانە بۆیان نییە. ئەوانەی کە بە ڤیزای سەردان هاتوونەتە بەریتانیا بۆیان نییە بە هیچ جۆرێک ڤیزەکانیان بگۆڕن. ئەوانەی کە ڤیزەی خوێندنی کەمیان هەیە، مەسەڵەن کەسێک ڤیزەی خوێندن وەرەگرێ لە بەریتانیا بۆ 6 مانگ، بۆ 7 مانگ، بۆ 8 مانگ، ئەمانە بۆیان نییە. وەروەها ئەوانەی کە دایک و باوکیان لە بەریتانیا و مناڵەکانیان دەهێنە ناو بەریتانیا بۆ خوێندن کە پێوتە چایلد ستودنت ڤیزامانە بۆیان نییە. و هەروەها سیسۆڵ وەرکەر ڤیزا ئەمان بۆیان نییە و هەتاوەکو کۆتایی. طبعاً هەموو ئەم جۆرە ڤیزانە بەڕزان بڕەپارێکی بێ بدرێ بە وەزارەتی ناوخۆی بەریتانیا کە لە دیسان ئەگەڕێنەوە بۆ ماڵپەڕی سەرەکی حکومەتی بەریتانیا. لێرە کۆستەکان بە تەواوی باس کراوە، ئێمە ناچین ناوام تەفاسیلەوە کە پارەی سویچی ڤیزەکە 625 پاوەندە زائیدەن 1423 پاوەند پەیوەندی بە سەکەمستانز واتە بارودۆخی تایبەتی خۆتێ. ئێمە ناچین ناو ئەم بابەتەوە. ئەو دۆکیۆمنتانەی کە تۆ زەڕوورە بینێری بۆ سویچی ڤیزا چییە؟ یەکەم your certificate of sponsorship. باشە، تۆ پێویست بە شەهادەیەکە کە پێت بێ لەلایەن سپۆنسەرشیپەکەتەوە بۆ تەکرێت. سپۆنسەرشیپ کێیە؟ ئەو کەسەیە مەسەن تۆ بۆ نمونە ئەچی بۆ کەسێک کە دوکانی یا ئۆفیسی فرۆشتنی بلیتی تیارەی هەیە، ئەڵێ کارێکم بدەرێ بۆ ئەوەی بەهۆی ئەم کارە بتوانم لە بەریتانیا بمێنمەوە و درێژە بە کارەکەم بدەم لە بەریتانیا، درێژە بە ژیان بدەم لە بەریتانیا. ئەو کەسە کە ترافڵ ئەیجنسی هەیە، ئەو کەسە کە ئۆفیسی هەیە، ئەو کەسە کە دوکانی هەیە، ئەبێ شەهادەی ڕسمی لە حکوومەتی بەریتانیا وەرگرت بێ. ئەو شەهادەیە پێوترێ سپۆنسەرشیپ. ئەم سەرتیفیکەیتە پێوترێ certificate of sponsorship. مەرجەکانی سپۆنسەر لایسنس چییە؟ ئەمانەیە. بۆ نمونە تۆ دوکانێکت هەیە، ئەتەوێ ئەم معاملەیە بۆ خەڵک بکەی، ئەبێ ئەم مەرجانە تیابێ، تەواوی ئەم مەرجانە کە ئێستا لێرا هەیە ئەبێ تیابێ. لێرە نووسراوە document required for a sponsorship license application. باشە، لێرە ئەڵێ latest account واتە ژمارە حسابیەکەی و هەروەها employer liability insurance certificate، ئەمە جۆرە ئینشورانسێکە کە ئەبێ ئەو خاوەنکارە هەی بێ و هەروەها VAT registration ئەبێ تاکس بدا لە ئەو بەریتانیا و VAT register بێ ئەو کەسە و هەروەها corporate bank account statement و HMRC payable ئەبێ تەواوی ئەم مەرجانەی تیابێ. ئەو کاتە کەسێک ئەتوانێت لە دوکانەکەی خۆیان کەسێک بنووسێ بۆ ئەوەی داوای ئەم جۆرە ڤیزایی بۆ بکات. پێوترێ چی؟ sponsor license application. باشە، ئەم sponsor license applicationە کەسانێک ئەتوانن بیکەن کە چیان هەیە، کە دوکانیان هەیە، کە ئۆفیسیان هەیە، ئەتوانن سویچی ڤیزای تۆ بکەن. کەواتە باسمان کرد بەڕێزان ئەتوانی ئەم سویچی ڤیزایە لە دەرەوەی بەریتانیا بیکەی، ئەتوانی لە ناوەوەی بەریتانیا بیکەی. زۆر ئاسانە
وەکو لێرە ئەیبینن ئەمە مەرجەکانیەتی لە ماڵپەڕی سەرەکی حکوومەتی بەریتانیا دیاری کراوە. عادەتەن لێرە باس کراوە requirement for switching tier 4 student visa to skill worker visa ئەمانەیە ئەڵێ چییە؟ یەکێک لە مەرجەکانی ئەبێ ئەو کەسێک کە داوایمانەوە ئەکا جۆب ئۆفەرێکی هەبێ لەلایەن worker sponsor license واتە ئۆفەرێکی کاری پێدرابێ لەلایەن ئەو کەسەوە. باشە ئەبێ داهاتی ساڵانەکەی 25,600 پاوەند کەمتر نەبێ و هەروەها ئەبێ ئیشەکەی بگونجێ لە ئەو لیستی ئەو ئیشانەی کە گونجاوە بۆ ئەم جۆرە ڤیزایە. مەسەڵەن کابرا دوکانی حەلاقی هەیە ناتوانێت بڕوا شەهادەیەک دەرکاو بڵێ ببۆنێ ئەم شەهادەیەوە من ئەمەوێت کاک جەبار کە بە ڤیزەی خوێندن هاتووە بەریتانیا لە دوکانەکەی منە دوکانی حەلاقی بکات. بۆچی؟ چونکە ئەوە یەکێک لە ئۆکیوپیشن لیستەکانە نییە. سێهام ئەبێت چیە؟ ئەبێ English language requirement هەبێ واتە ئەبێ امتحانی زمانی ئینگلیزی بکات و هەروەها ئەبێ پارەی گونجاوی هەبێ بۆ ئەوەی سەپۆرتی خۆی بکات لە بەریتانیا. ئەمەش پەیوەندی بە چیەوە؟ پەیوەندی بە بانک ستیتمنتەکانەوە هەیە. بەڕێزان بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە و بۆ داواکردنی ئەم جۆرە ڤیدیۆیانە تکایە هەمیشە سەردانی ماڵپەڕی سەرەکی حکوومەتی بەریتانیا بکەن gov.uk بۆ ئەوەی هەمیشە زانیاری زیاتر و ڕاست و دروستتر وەربگرن. لە کۆمنتەکانتان سوود ئەبینن کۆمنت بکەن بە گوێرەی پێویست وەڵامتان ئەدەمەوە. تاوەکو ڤیدیۆیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ کاتێکی شاد.